زۆر جار بەشێک لە هاوڵاتیان پەنا دەبەنە بەر ڕێگایەک بۆ کەمکردنەوەی کێشی لەشیان. هۆکارەکەی لەبەر ئەوە نییە بیانەوێت لەشێکی تەندروستیان هەبێ و بتوانن لە ڕێگای وەرزشێکی گونجاوە ئەم خۆشیە بەدەست بێنن، بەڵکو لەوانەیە یەک لە هۆکارەکان بۆ ئەو بێت کە بیانەوێت جلوبەرگێک بکڕن کە لە لەشیان جوان بێت و زۆر جار تووشی ئەو حاڵەتانە دەبن کە دەچنە دوکانی جلوبەرگێکەوە پێیان دەڵێن سایز و قەبارەی ئێوەمان نەماوە. بۆیە ئەم هۆکارانە وای کردووە کە بەشێک لە هاوڵاتیان چەند ڕێگایەکی ناتەندروستی وەکو بەکارهێنانی دەرمان یان گیراوەیەک کە ئەسڵەن نەزانن سەرچاوەکەی چییە و بە چ شێوەیە کاریگەری لەسەر تەندروستی دەکات، یاخود هەندێک جار گۆڕانکاری لە ژەمەکانی خواردن و چەند شێوازێکی تر لە هێنانەوەی خواردن بەکاردێنن بۆ ئەوی کێشی لەشیان بێن نەخوارەوە. بۆیە لەگەڵمان بمێننەوە ئێمە لەم بەرنامەیە باز لە چەند ڕێگایەکی تەندروست دەکەین بۆ هێنانە خوارەوەی کێشی لەش. بابەتی دابەزاندنی کێش زۆر ڕووی هەیە و ئەو کەسەی لە کێشی خۆی ناڕازی بێت یان کێشی زیاد بێت، تەنانەت ئەگەر قەڵەویش بێت پێویستە لە زۆر لایەنەوە تەماشای بکات. کاتێک کە بڕیار لەوە دەدرێت کە چیتر نابێت قەڵەوی و کێش زۆری ڕێگر بێت لە بەدیهێنانی ئامانجەکان، دەبێت ڕێگەی زانستی و تەندروست هەڵبژێرین و لەوە شتێ بگەین کە ئەم پرۆسەیە ئاسان نییە و بێماندووبوون ناگەینە ئەوەی کە دەمانەوێت. چونکە مەرج نییە هەموو ئەو ڕێگەیانی باز دەکرێت دروست بن. بە پێچەوانەوە بەشێکیان جگەلەوەی زانستی نین زیانی گەورە بە جەستەمان دەگەێنن کە ئەمەش بێجگە لە دروستکردنی کێشە و ئاڵۆزی زیاتری تەندروستی هیچی تری لێبەرهەم نایەت. ئێستا لە کوردستان کەسانێکی زۆر بە دوای ڕێگای خێرا و دوور لە بنەما زانستیەکان دەگەڕێن بۆ کەمکردنەوەی کێشیان کە بەداخەوە هەندێک دەستگای میدیایی و تۆڕە کۆمەڵایەتیەکان و کەسانێک کە تەنها بیر لە گیرفانیان دەکەنەوە زیاتر و زیاتر بازار بۆ ئەم ڕێگایانە گەرم دەکەن. دکتۆر شێرزاد ئیسماعیل کە پزیشکی پسپۆڕی تەندروستی کۆمەڵە و شارەزای خواردنی تەندروستە دەربارەی ئەوەی کە ئایا دەکرێت بە خێرایی کێشی لەشمان بهێنی نەخوارەوە وەڵاممان دەداتەوە. دکتۆر جان، بەڵێ هێنانە خوارەوەی کێشی لەش بە ماوەیەکی کورت یان بە خێرایی لە ڕووی تەندروستیەوە یان لە ڕووی زانستی پزیشکیەوە ڕێگە پێدراوە یان نەخێر بەخۆی ئەسڵەن ئەگەر هەر یەکێک کێشی لەشی هەر نەخۆشێک کێشی لەشی بە خێرا دابەزێنیتن یان دابەزیتن یەک لە نیشانەی هەندێک نەخۆشیانە. بەڵێ ینی یەکسەر فحوساتی لۆ دەکرێت دەرێمزین لۆ ئەوها کێشی لەشی بە خێرایی دابەزی. زار هەندێک نەخۆشی بۆ نمونە نەخۆشی با بڵێن سوکەری زۆر جار هەیە دەبتەوەی ئەوەی کە کێشی نەخۆشی بە خێرایی دابەزێنتن یان نەخۆشی هەندە نەخۆشیە ترسناکان و شێرپەنجە ئەوانە خێرا کێشی لەشی دادەبەزێن کەواتە خێرا دابەزین کێشی لەش جگەلەوەی کە ڕێگایەکی سروشتی نیە ڕەنگە نیشانەی نەخۆشیش بیتن لەبەرەوە بە هیچ شێوەیەک بە باش داناندرێتن نە لە ڕووی پزیشکیەوە نە لە ڕووی لۆژیک و منطقیشەوە کە یەکێک کێشی لەشی ماوەی چەند ساڵێک زیادی کردیا ئەتو بتەوێت لە خلالی چەرمانگە چی کێشی لەشت بینێ سەر کێشێکی ئاسایی ئەوە لەبەرچی خراپ بێت لەبەرسی خراپ دەبێت لەبەر ئەوەی ئەتو ماوەیەکی زۆرە کێشی لەشت زیادی کردیا لەشت خانەکانی لەشت کۆئەندامەکانی لەشت بە تایبەتی کۆئەندامی دڵ کۆئەندامی سوڕان و دڵ و خوێن و جگەر و کۆئەندامی هەرس و ئەوانە لێرە هاتینە لەگەر ئەو ڕێژە زۆرەی لە چەوری ڕێژەیەکی زۆر لە شەکرەمەنی و شەکر لە ناو خوێن لە ناو خانەکان ئەتو کاتێک یەکسەر دای دەبەزێنی بە تەواوی وەکو ئەوەیە کە یەکێک ماوەیەکی زۆر مدمن بووە لەسەر دەرمانە بێهۆشەکان مخدراتەکان ئەتو کاتێک کە لەشی مەحروم دەکەی لەش مەحروم دەکەی لە ماوەیەکی کورت لەو مادەیە لەش داوا دەکات لەبەر ئەوەی ئەو مادانە ئەو چەوری بیتن یان شەکر بی کە ماوەیەکی زۆر لەش لەگەڵی لێ ڕاهاتیە فێر بۆ بە بەردەوامی بیدێ کە لێی قەتع دەکەی لێی دەبڕی لەش داوا دەکاتن ئەوجە لەبەر ئەوەیە کۆمەڵێک نیشانەی دەرونی و نیشانەی فەسلەزی لە لەش پێیا دەبیتن کە پێیان دەڵێن علاماتی ئینسیحابی withdrawal symptom ئەویش لەوەی خۆ دەبین تۆ بە زۆری سەرێشانێکی تند تەوەتر قەلق
لە ڕووی دەرونیەوە تووشی قەلەقی دەبی و دائما هەست بە مەغدوریش دەکاتن لەبەرەوەی دەزانی خۆی مەحروم کردیە لە شتێک کە لەشی پێویستیتی لەبەرەوە ئەو کەسانە گلەییان لێ ناکرێت ئەگەر باری دەرونی دەشڵەژێ باری تەندروستی دەشڵەژێ تووشی ژانە سەر دەبی تووشی زەختەچی نەفسی دەبیتن بێتاقەت دەبیتن بێتاقەت دەبی دەستی دەلەرزیتن هەر کاتێک تەرکیزی کەم دەبیتن دەیوێ ئیشەکی بکە جاگەر خوێندکاربی بخوێنێتن یان هەرێکێک ئیشی بکە دەبی تەرکیز ئیشەکەی کەم دەبی تووشی حەوادز دەبی تووشی کێشە دەبیتن لەبەرەوەی لەش لێ ڕاهاتی لەگەر ئەو ڕێژە زۆرەی لە چەوری و لە شەکر ئەتو کاتێک یەکسەر قەتعی دەکەی ئەوە ینی شتێ خراپ دروست دەکەن لەبەرەوە هێنانە خوارەوەی کێشی لەش بە خێرایی هی بە هیچ شێوەیەک لە ڕووی پزیشکیەوە پزیشکیەوە ئەوانێکە لە ڕێگای بەکارهێنانی چەند دەرمانێکەوە دەیانەوێت کێشی لەشیان بە ناکاو بێن نەخوارەوە ئەوە خۆی هێنانە خوارەوەی کێشی لەشەکە کە ئەگەر بە شێوەیەکی سروشتی بێ بەس خواردن نەخوا خراپە ئەگەر ئەم دەرمانانی لەگەڵا بەکاربێنێ بێ کێشی بێتە خوارێ چیتر ڕوودەدا لەگەڵ ئەمە دەزانین هیچ دەرمانێک نییە لە ڕووی ئەو دەرمانەی کە لە پزیشکان بەکاری دێنن بۆ هەرمە بەستەک بیتن خالیبی لە نیشانە لاوەچیەکانی لە نیشانە خراپەکانی هەموو دەرمانێک کە بەکار دێتن بۆ دابەزانی کێشی لەش بێتن یان تەنانەت بۆ نەخۆشیەکانیش ینی ئەسپرین یان پاراستۆلێکی بینە دەبینی لایەنی خراپی هەیە سزای ئەوەی دەرمانێک بەکار بێتن لە بۆ دابەزانی کێشی لە شوو بە زۆری ئەو دەرمانانش لەسەر ئەو شوێنانە ئیش دەکەن لە ڕێی خەڵۆک ئیشێ دەکەن لێ ناگەڕێتن خانەکانی ڕێخۆڵە مادەی چەوری بمژیتن جا ئەوە نەکە لێ ناگەڕە مادەی چەوری بمژی لێ ناگەڕێت زۆربەی مادە بەسوودەکانیش بمژرێت لە ڕێی خۆڵە لەبەرەوە نیشانەی زگەلەوەی کەوا لایانی خراپیشی هەر دەرمانێک کە بەکاردێ لە بۆ دابزانی کێشی لەش وەکو باسمان کرد هەم بە خێراییدا دەبزێنی هەمیش ناتوانێت و بەردەوامی لەسەر بەکارهێنانی ئەو دەرمانەی چونکە ماوەیە گوازە دەرمانەی بینی یەکسەر دەگەڕێەوە سەر حالەتەکەی پێشترێ و ڕێخۆڵە دووبارە چەوری دەمژریتەوە و ئەگەر گۆڕانکاری لە شێوازی ژیانت نەکەی گۆڕانکاری لە خۆراکانت نەکەی. یەکێک لەو ڕێگانە تەندروست و زیان بەخشانە بەکارهێنانی دەرمانە کە بەشێکی زۆری ئەم دەرمانانە هیچ بنەمایەکی زانستی نییە و ئەو کەسانەی بەکاری دەهێنن ئەگەرچی کێشیان دێتە خوارەوە بەڵام زیانی گەورە بە چەند ئەندامێکی گرنگی وەک دڵ و گورچیلەکان و کۆ ئەندامی هەرسیان دەکەوێت. دکتۆر کۆچەر ئیسماعیل پزیشکی دەرمانسازە. ئەو نکوڵی لە پڕفرۆشی ئەم دەرمانانە ناکات. بەڵام زۆر زانیاری گرنگ لەسەر خراپی ئەم بەرهەمانەمان دەداتێ. دکتۆر جان هەندێک کەس پەنا دەبەنە بەر بەکارهێنانی دەرمان بۆ ئەوی لە ماوەیەکی کەم کێشێکی باش بێن لە خوارەوە لە ڕووی زانستی دەرمانسازیەوە کامانن ئەو دەرمانانەی کە بەو شێوەیە بەسوودن. بەگشتی دەرمانەکان پۆلین دەکرێن لەسەر سێ زۆر یا دەیدەین بۆ ئەوەی کە شەهیە کەسەکە واتە ئارازوی کەسەکە بۆ خواردن کەم بێتەوە یاخود هەندێک جار دەرمان دەدەین بۆ ئەوەی ئەو خواردنەی کە ڕۆژانەوەری دەگرێت لە لەشیدا بە شێوەی پێویست سوودی لێ وەرنەگرێت یاخود بڵێن هەڵ نەمژرێت و کەمتر وزەی دەست بکەوێت کالۆری و جگە لەوەش دەرمانی ترمان هەیە دەدەین بە هاوڵاتیان کە ئەوانە کێشیان زۆرە بۆ ئەوی وای لێ بکەین ئەو بڕە چەوریەکە لە لەشیدا هەیە هاوکار بێت بۆ ئەوی بیتوێنێتەوە یاخود بیشتێنێت و تەبعاً دەرمانەکانیش ئەگەر بێت و سەرچاوەکانیان پۆلین بکەین یا کیمیاوین یاخود لە ڕووەک وەرگیراون بەشێکی زۆری هەرە زۆری ئەو دەرمانە لە ڕووەک وەرگیراون چەند بەشێکیان نەبێت کە کیمیاوین وەکو ئۆرلیستات کە یەکێک لە بەناوبانگترین دەرمانەکانە لە جیهان تقریباً هەر ئەو دەرمانەیە کە با بڵێن عالەمیان کە سەلمێنراوە بۆ دابەزاندنی کێشی لەش بەکاردێت کە ئەویش بڵێنەوە لە ڕووی زانستی و قسەی لەسەر کراوە بەزابەت لە ڕووی زانستی تر ئەوانی تر زۆربەی زۆری ئەعشابە یعنی لە جیا وەرگیراوە با بڵێن زۆر جار دەرمانەکە بەڕاستی جێشک و گومانە ڕەنگە شتێکی لەسەر نووسرا بێت شتێکتری تێدا بێت و زۆر جار خۆدۆکو پزیشکێک گومانت هەیە لەسەر ئەو دەرمان زۆر جار من گومانم لێ هەیە بەچیەوە سەر هەڵدەدا ئەو گومانە چونکە ئەو کارەی کە دەیکات هی با بڵێن هی ئەم مادەیە نیە بۆ نمونە ئێستا ئێمە جێلاسمان هەیە ڕاست بێری ئەوانە یعنی ئێمە لە ڕووی زانستیەوە ئەم دەرمانە بەو ماوەکەمە ئەو کاریگەری نابێت وەک ئەوەی کە نەخۆشەکە با بڵێن لی دەبینێت یاخود ئەم کاریگەری نابێت لەسەر ئیشتیهای دەرمانی ترمان هەیە لەسەر ئارازوی خواردن وەک ئەوەی کە ئێمە دەیبینین ئەگەر جێلاسی ڕاستی بێت بەزابێت واناکە ئەو ئیفکتەی نییە بۆیە ئێمە گومانمان هەیە کە شتی تری تێدا بێت جگە لەوە بەڕاستی ئێمە لە دەرمانخانە گەورەترین کێشەکە ئێمە دەیبینین ڕۆژانە
زۆربەی هاوڵاتیان وا بیر دەکەنەوە کە دەرمان هەیە بوون من بۆ ماوەی مانجێک یا 2 مانگ تەواو چێشی لەشی دابەزێنێت بەبێ ئەوەی وەرزش بکایە بەبێ ئەوەی خۆراشی ڕۆژانەی با بڵێن کۆنتترۆل بکات بەڕاستی هیچ لێرەوە دەمەوێت بە هاوڵاتیان بڵێم لە ڕووی زانستیەوە هیچ دەرمانێک نییە کە بە ماوەیەکی دیاری کراو بۆ مانجێک یا 2 مانگ ئیتر ئەو کەسە کێشەی قەڵەوی نەمێنێت. نەخۆش پێویستە ڕاوێژ بە پزیشکی یا پزیشکی دەرمانساز بکات پێش ئەوەی کە دەرمانەکە وەرگێت چونکە بەڕاستی لێرەدا تەمەن دەوری هەیە یا حاڵەتی کەسەکە بۆ منە نەخۆشی سوکەری یا زەخت ئەوانە هەیە یان نییە زۆر جار کەسەکە نەگەیشتووە بە 18 ساڵ ینی جارێ لە قۆناغی گەشەبوونی بۆ ماندێک دەرمان هەیە بیدەین بۆ لاوازکردنەوەی تەسیر لە گەشەی کەسەکە لە گەشەی دەگەی بڕی کالیسیۆم و ڤایتامینەکان کە پێویستە بۆ گەشە هەمووی دەگۆڕێ بەزەبدیا کەسەکە بۆ نمونە نەخۆشی دایبێتیکی هەیە سوکەری هەیە دەرمانی نەخۆشی شەکرە وەردەگرێت ئێمە گەر دەرمانی دابەزانین کێشی لەشی بدەینێت لە دوو لاوە گلوکۆزی لەشی کەم دەکەین و ڕەنگە تووشی حاڵەتی نەخوازراوە بێت بێگومانیانی لەوانەیە هەر لە ناکاو تووشی شۆک وایە ڕاستە هەموو ئەمانە پێمان دەڵێ کە لەژێر چاودێری پزیشکە دەرمانە بە شێوەیەکی گشتی وەکو دەرمان سازێک وەکو پزیشێک کە سپۆڕێکەت لە بواری دەرمانەیە ئەو ڕێژە زۆرەی کە ئێستا لەو جۆرە دەرمانانە و کە بەداخۆ ڕێکلامی بازرگانیشی لە بۆ دەکرێت بە چ ڕێژەیەکیان ئەوانە ینی بڵین سەتا چەندی ئەو دەرمانانی لە کوردستانە هەن ئەو دەرمانە باشانن کە لە ڕووی زانستیەوە دانی پێێنراوە من بەڕاستی لە ڕووی زانستیەوە ڕێنماییم بۆ هاوڵاتیان ئەوەیە کە بەگشتی دوورکەونەوە لە بەکارهێنانی دەرمانە ڕۆچیەکان چونکە بەڕاستی وەکو باسم کرد دەرمانە ئەو دەرمانانەی کە سەرچاویان لە ڕۆکە کە ئێستا مەوجودە دڵنیانین چی تێدا زۆر جار ئەو مادەی تێدا نییە کە لەسەری نووسراوە. هەڵبژاردننی خۆراکی تەندروست و کۆکردنەوەی زانیاری پێویست ئەرکی هەموو کەسێکە ئەگەر بیەوێت کێشێکی نمونەیی هەبێت چکە ناکرێت چاوەڕێ ئەوە بین کە هەموو زانیاریەکان بە ئامادەی بێتە بەردەستمان دەبێت ئەوە بزانین هەوڵدان بۆ گەیشتن بەوەی کە دەمانەوێت بەشێکی گرنگی ڕێگاکەیە. لە بازاڕەکانی کوردستان ئێستا زۆر خۆراکی ناتەندروست هەیە بەڵام لە هەمان کاتیشدا خۆراکی بەسوود بە ڕێژەیەکی زۆر باش هەیە بەڵام دەکەوێتە سەر خۆمان کامیان هەڵدەبژێرین. یەک لەو کێشە گەورانەی کە ڕوبەڕووی زۆربەی ئەو کەسانە دەبێتەوە بۆ ئەهێنەوەی وەزنی خۆیان بێنە خوارەوە ئەوەیە کە بیرۆکەیەکی هەڵە هەیە لەسەر ئەوەی کە ئەم کەسانە ئەگەر میانوێت کێشیان بێنە خوارەوە نابێ خواردن بخۆن بەڵام بیرۆکە ڕاستەکە و ئەوەی کە لە ڕووی زانستی پزیشکی و تەندروستیەوە سەلمێنراوە ئەوەیە کە ئەگەر دەتەوێت کێشی لەشت بێنیتە خوارەوە خواردن بخۆ بەڵام چ جۆرە خواردنێک گرنگ نییە لەوەی کە تۆ لە بەیانیەوە هەستاوی لە خەو هەموو ئیش و کارەکانی خۆ تەواو دەکەی پاشان بە هیلاکی و ماندوێتی دەڕێەوە بە درێژایی ئەو 8 سەعاتە هیچ نەخواردووە فکرەکەت ئەوەیە دەتوێت کێشی لەشت بێنیتە خوارەوە پاش ئەو 9 سەعاتە دەچیەوە ماڵێ بە درێژایی ئەو 9 کاتژمێرە هیچ وەرنەگرتووە ئێستا لە ماڵەوە دادەنیشی خواردنێکی زۆر لە بەردەمی خۆت دادەنەی هەمووی دەخۆی ئەمە ئەو شێوازی خواردنە نییە بۆ هێنانە خوارەوەی کێش. حاڵەتێکی تر هەیە لەوەی کە کەسانێکان دەیانەوێت سوود لەو خواردنە وەرنەگرن کە خواردویانە پاشوێک کە خواردنەکە دەخۆن دەچن دەیهێنەوە کە ئەمەش لە هەمان کاتە هەڵەیەکی زۆر خەتەرە لەبەرەوەی کاریگەری دەبێت لەسەر گەدە لەسەر سوورێنچێک کاتێک کە ئەو خواردنەوەی تێکەڵ بووە بە ترشەڵۆکی مەعیدە هەمووی جارێکتر دەهێنرێتەوە. یەک لە بیرۆکە هەڵەکانی تر ئەوەیە کە هەڵبژاردننی خواردنەکان و کاتەکانیان ئەگەر هاتوو گەدەی ئێمە بەردەوام بەتاڵ بێ مانای ئەوە نییە کێشی ئێمە بەردەوام دێتە خوارەوە بۆ ماوەیەک لەش سوود لەو شەکرە هەڵگیراوانەی کە لە ناو جەرگ و لە ناو شوێنەکانی تری لەش بە شێوەی چاوری هەڵگیراوە سوودی لێوەردەگرێت بەڵام کاتێک ئێمە دەچین و خواردنێکی دووبارە چەور و پڕ لە کاربۆیدرات دەخۆینەوە دووبارە ئەم شێوازی هەڵگیرانەی خواردنە بە شێوەی چاوری بە خێرایی پڕ دەکرێتەوە و وا لێ دەکا ئێمە نەک کێشمان بێتە خوارەوە کێشمان زیاد دەکات. بۆ ئەوەی کێشێکی تەندروست و ساغڵەمت هەبێت دەبێت شێوازی ژیانت تەندروست بێت. کۆڵەکەی سەرەکی شێوازی ژیانی تەندروستیش بریتیە لە خواردنی تەندروست و
وەرزشی ڕێکوپێک و بەردەوام و کاتە زێڕینەکانی خەوتن کە دیسان لە کۆمەڵگای ئێمەدا ئەم بنەمایانە کەم پەیڕەو دەکرێت. بە هیچ جۆرێک نەخواردن چارەسەری قەڵەوی و هۆکاری چێشدابەزاندن نییە. ئەم زانیاریە لە قسەی دکتۆر شێرزادەوە سەرچاوی گرتووە. باشترین شێواز لە بۆ دابەزانی چێشی لەش یەکەم جار ئەوەیە کە دەبی لەسەر خۆ بیتن. دووەم زار گرنگترین خاڵ لە دابەزانی چێشی لەش لایەنی دەرونیە. لایەنی دەرونی خۆت ئامادە بکەیت. شێوازی بیرکردنەوەت لە خواردن دەبی بگۆڕدرێتن. حتا شێوازی بیرکردنەوەت لەو خواردانێک کە دەیخۆی نەیگۆڕی زۆر زەحمەتە بتوانی ئەتوو بەردەوامی لەسەر هەر بەرنامەیەکی تەندروست. بۆ نمونە ئەگەر ئەتوو ماوەیە گەیشتە قەناعەت کە شەکر مادەشی زیانبەخشە و دەبی لە خواردنەکان دووری بێخەوە. چای بەبێ شەکر بخۆی، مادە شەکرەمەنیەکان نەخۆی، کێک و شتانی کە شەکر تێدایە پاقلاوە بۆ نمونە یان کەمی کێوە. بەڵام دوای ئەوەی کە چێشی لەشت ئاسایی بۆ دووبارە دەست پێ کردو بەو شتانە وەک خۆی لێ دێتەوە. لەبەرچی لەبەرەوەی شێوازی بیرکردنەوەت دەربارەی شەکر نەگۆڕا. تەنها ماوەیە گواز لێهینا هەتاوەکو چێشی لەشتدا دەبەزی. بەڵام ئەگەر ئەمە هاتینە قەناعەتمان بە خۆمان هینا لەسەر ئەو بنەمە زانستیانەی کە لە کتێبەکاندا هەیە و دکتۆرەکان باز دەکەن و ئەماش بە خۆمان کە لە بواری خۆراکەوە باسی ئەو مەسالانە دەکەین. مەسەلەی شەکرە، مەسەلەی بۆ نمونە نان خواردنی زۆر، نانی گەرم و زۆر، خواردنی ئەو مادانەی کە نیشاستەی یەکجار زۆری تێدا وەکو برنج یان خواردنی دیکە کە دەبینی مادەی شەکرەمەنی زۆر تێدایە وەکو پاقلاوەیە و کێکە و ئەوانە. ئەگەر گەیشتنە قەناعەت خواردنی ئەوانە زەرەر بە لەشمان دەگەینی نەک لەبەر ئەوەی ئەمن هەتا قەڵەو نەبوو، نە لەبەر ئەوەی زەرەرمان پێ دەگەینی. چونکە بەدیهێنانی تەندروستیەکی تەواو کەینی دەست پێ دەکات دوای ئەوەی دەست پێ دەکات کە چێشی لێش خۆت دابەزان کە گەیشتە بیرکردنەوە لە هەنگاوی دوای ئەوە لە دوای ئەوەی کە وەزنت هاتوۆ ڕێک بۆتەوە چێشی لەشت ڕێک بۆتەوە ئەنجا دەتەوێت لەگەڵ یا تەندروستیش بە تەواوی. یعنی هەدەفەکەمان ئامانجەکەت بەس لەوەی نەبی چێشی لەشت دابەزێنی کاتە گواز لە خواردنە خراپەکان دەینی. ئامانجەکەت ئەوە بی چۆن بتوانی لە نەخۆشیەکان دوورکەوێەوە بە کورتی. ئەوە هۆکارە بۆ ئەوەی کە چێشی لەش ئەوە یەک لە هۆکارەکانە. ئیوا حەز دەکاتن دەڵێ با بڵێن حەزم لێیە تەندروست بژیم، ژیانم تەندروست بیتن، تاوەکو تەمەنم درێژ بی، تاوەکو بتوانم لەگەڵ منداڵەکانم درێژترین تەمەن لە خۆم بەسەر منداڵی خۆم گەورە بکەم و بەڕێیان بکەم و بڵێ ئەوەش هەدەفەکە دەتوانی بەکاری بینی. ئەوە کەینی زێ بەزێ دەبی کاتە کە تو تەندروست ژیایی، کاتە کە تو هەوڵتدا ژیانت تا ڕادێکی زۆر تەندروست بوو. زۆر ئاساییە ئەتۆ ڕۆژە یەک ژەمی بخۆی، بەڵام شەرت ئەوەیە لە بەیانیەوە تاوەکو ئێوارە هەز بە برسێتی نەکەیت. ئەگەر بۆ نمونە ئەمن پێم باش نییە ژەمی ئێوارەبی، پێم باشە ژەمی بەیانیان. ژەمی بەیانیە ژەمەکی ئەساسیە، بەڵام چی تێدا دادەنەی ڕێژێکی زۆر لە زەڵاتە لە میوە لەگەڵ چەرەز بە تایبەتی باڵێن فستق، بندوق، گازۆ، باوی، گوێز. ئەمن دڵنیامە هەتا مەغریب ئەوەی کە ژەمەکی تەندروست لەو سێ بەشەی بخوا، سەوزە، زەڵاتە، میوە، قاپەشی گسکە میوە لەگەڵ قاپەشی گسکەتر، چەرەز، هەتا ئێوارە برسی نابی لەبەرەوە ڕێژەیەکی تەواوی تێدایە لە پرۆتین، لە کاربۆهیدرات، لە چەوریەکانیش پێویستەکانی لەش دابین دەکە هەتا ئێوارە دەکرێت زۆر ئاساییە سوپەچی بخۆی، سوپەچی نیسک بیتن، سوپەچی سەوزەبی یان ئەوەتە تەنها میوەیەک بخۆی و کۆتایی پێبینی زۆر ئاسایی کێشە نییە. بەڵام ئەمن ئێواران پێ باشنە لەبەرەوە ئێواران لە سەری دەنووی چالاکی ئەنجام نادەی لەبەرەوە هەرچ وزەک کە وەری دەگری لە خواردن و خواردنەوە دەمینێتەوە ڕەنگە کێشەی لە بۆ دروست بکاتە. زۆر مانەوە شەوان درەنگ نووسن پەستانێکی دەرونی و پەستانێکی گەورە لە ڕووی فسیۆلۆژی و لەسەر خانەکانی لەشمان دروست دەکاتن. واد لێ دێتن خانەکانی لەش داوای خۆراک دەکاتن. ئەگەر ئەو کاتیش نەخۆی بەیانێکی کە هەڵدەستی سترێسە و زەختێکی نەفسی لەسەر کەسەکەی دروست دەکات، واروها زەختێکی فسیۆلۆژی لەسەر خانەکانیش دروست دەکات. وای لێ دەکە خانەکان داوای خۆراک دەکات. لەبەرەوە ئەو کەسانی کە زۆر دەبینێنەوە شەوان درەنگ دەنون لە خەڵکانی دیکە قەڵەوتر دەبن. لەبەرەوەی خواردنی هەم شەوان درەنگ دەخۆن، هەمیش بەیانێکی کە درەنگ هەردەستن بە درێژایی ڕۆژ تاوەکو خەویان لە دەکەوی ئەوە خواردن دەخۆن. ئەوە جگەلەوەی کە هۆرمۆنەکانی گەشەی تێک دەچیتن، هۆرمۆنی میلاتۆنین کە هۆرمۆنەکە لەش دەپارێزی لە توشبوون بە نەخۆشیە ترسناکەکان تێک دەچیتن، وەروەها چەندەها هۆرمۆنی دیکە بەتایبەتی هۆرمۆنی پرۆژسترۆن و ئیسترۆژین و پرۆلاکتین و ئەوانە بە تەواوی هەمووی تێک دەداتن. لەبەرەوە خەوی تەواو مەبەستشمان کە دەڵێن خەوی تەواو ئەوەیە کە زوو بنووی، نەک 8 سەعات بنووی، نە
گرنگی 8 سعات بنووی یان چەند سعات دەنووی گرنگەوەی کەی نێ دەنووی چ کاتێک دەنووی کوالیتی خەوەکە کاتەکەی ڕاستەوە خۆ ئەگەر بکرێتن هەتا بکرێتن شەوان کە شەو داهات ئیش و کارەکانە تەواو بوو با بڵێن دوای نوێژی عیشا سعات 9 بی دەبی پێویستە هەموو کەسەک خەوتی بی لە بەرەوەی ئەو کاتێک لە سعات دەی شەو تاوەکو چواری بەیانی هەستیارترین کاتە لە بۆی کە لەشت پێویستی خۆی لە خەو لە ببینیتن سوودی لێ ببینی لە دوای سعات دەی شەو تاوەکو سعات چاری بەیانی ئەو ماوەی ئەگەر هەشیار بی و خەوت لێ نەکەتبی یعنی سوود لە خەوەکەی نبینی ئەگەر دوای سعات سار بنووی هەتا ئەگەر هەتانی ڕانش بووی لەبەرەوە خەویش وەکو خواردن وەکو وەرزش هۆکاری گرنگن لە ڕاگررتنی کێشی لەش و پاراستنی تەندروستی مرۆڤ. وەرزش بەشێکی دانەبڕاو و گرنگی شێوازی ژیانی نمونەییە. بە وەرزش دەروون و جەستە ئاسوودە دەبن. هۆکارەکانی وەرزش ئەوەندە زۆرن کە لە ئێستادا ئەگەر کەسێک کێشەی تەندروستی وەهای نەبێت ڕێگر بێت هیچ بیانوویەک بۆ وەرزش نەکردن نەماوە. لە کوردستان شوێن و هۆڵەکانی وەرزش بە بڵاوی هەن. لە هەندێک لە شارەکانیش پارکی تایبەت بەدی دەکرێت. بۆیە گرنگە بیر لە تەندروستی خۆمان بکەینەوە و بەرە وەرزش بڕۆین. چونکە دڵنیابن ئەگەر کاتمان بۆ وەرزش نەبێت بە دڵنیاییەوە نەخۆشی کاتمان بۆ دەدۆزێتەوە. پزیشکان و زانایانی بواری تەندروستی باز لەوە دەکەن کە وەرزشکردن بریتیە لە شتێک کە پێویستە هەمومان ڕۆژانە ئەنجامی بدەین. ئەگەر هاتوو ئێمە بمانەوێت تەندروستی لەشمان گونجاو بێت دوور بین لە نەخۆشی وا بکەین کە بەهۆی وەرزشەوە تەنانەت خواردن و خەویشمان ڕێک و پێکتر بێ ئەوایمان بێ ڕۆژانە وەرزش ئەنجام بدەین. و خاڵێکی تریش کە هەمیشە پزیشکان باسی لێ دەکەن وەرزشکردن تەنها بۆ کێشهێنانە خوارەوە نییە. وەرزشکردن بریتیە لە شتێک کە ئەگەر تو ئەنجامی بدەیت کێشی لەشت بەجێگیری دەهێڵێتەوە. واتە ئەگەر کەسێک بێوێ کێشی لەشی بێنێتە خوارەوە بە تەنها بە وەرزشکردن سوودێکی ئەو تۆی لێ نابینێ بەڵکو ئەبێ لەگەڵیا ژەمەکانی خواردن بڕی ئەو پرۆتین و چەوری و کاربۆهیدراتی کە ڕۆژانە وەری دەگرێت بە شێوەیەکی زانستیانە دابدرێت پاشان دێت وەرزش ئەنجام دەدا. ئەو وەرزشانەش وا دەکات کە ئەو کێشە دێتە خوارەوە بە جێگیری بهێڵێتەوە و نایڵە جارێکی تر ئەم کەسانە کێشی لەشیان زیاد بێت و قەڵەویش بن. چەند وەرزشێک بابێکەوە ببینین کە سوودێکی زۆریان هەیە بۆ ڕاگرتنی کێشی لەش. وەرزشی ڕۆیشتن یان ڕاکردن وەرزشێکی زۆر گرنگە. هەموو کەسێک پێویستە ڕۆژانە 20 هەتا 30 خولەک بە پێ بڕوا یان ڕۆیشتنێکی خێرا یان ڕاکردن بکە. لەبەرەوەی لە کاتی ڕاکردن لە کاتی ڕۆیشتن زۆربەی ئەندامەکانی جەستە دەجوڵێ زۆربەی بەشەکانی لەش لە کاتێکی ئەکتیڤا دەبن وا دەکا ئەو چەوریانەی کە لە دەوروبەری پێستی سک و شوێنەکانی ترمان کۆبۆتەوە لە کاتی ئەم ڕۆیشتن و ڕاکردنەیە هێواش دەست بە جوڵە بکەن هەر کاتێک ئێمە توانیمان شێوازی ژیانمان لەگەڵ ئەم ڕۆیشتنەیە بگونجێنین ئەوە لەگەڵ ئەو ڕاکردنە ئەو چەوریانەش نامێنێ و وا دەکات لەشمان شێوازێکی ڕێک و پتەوی هەبێ. بە هەمان شێوە ڕۆیشتن و ڕاکردن زۆر گرنگە بۆ بۆریەکانی خوێن بۆ تەندروستی دڵ ئەو بۆ تەندروستی هەناسەدان هەموو ئەمانەوەمان لێ دەکات کە تەندروستێکی زۆر باش. ئەم جۆرە وەرزشە کە بۆ لەش جوانی بەکاردێ لە ڕێگای بەکارهێنان و بەرزکردنەوەی ئاسن واتەکان ماسوولکەکانمان گەورەتر بن و بۆشاییەکی کەمتر بهێڵێتەوە لە نێوان ماسوولکەکان و پێستماندا چەوریەکی کەمتر لی کۆ دەبێتەوە. تەنانەت پاش ئەنجامدانی وەرزشەکەش کاتێککە دەڕۆینەوە ماڵەوە پشوو وەردەگرین ئەم ماسوولکانە بەردەوام وا دەکەن شەکری زیاد چەوری زیادە لەشمان بەکاربێن و کێشێکی گونجاو و تەندروست بە تەندروستێکی باشمان هەبێ تەنانەت وا دەکا خەویشمان خۆش بێ و توانین پشوویەکی ڕێک و پێک بدەین. کەواتە ئەم جۆرە وەرزشە بۆ ڕاگیرکردن و جێگیرکردنی کێش زۆر بەسوود. یەکێکی تر لەو وەرزشانەی کە هەمیشە
سوودێکی بەردەوام و لە ڕادەبەدەری هەیە بۆ تەندروستیمان مەلەکردنە. مەلەکردن وا دەکات کە جەستەمان پتەو بێت، تەندروستیمان باش بێت، تەنانەت لایانی دەرونیمان هێور دەکاتەوە. لە هەمان کاتدا سوودێکی یەکجار زۆر زۆری هەیە بۆ ئەو کەسانەی کە دەیانەوێت کێشی لەشیان جێگیر بێ، واتە پاشەوەی کە خواردنیان ڕێک دەخەن، خەوتنیان ڕێک دەخەن، ئەو ژەمانەی کە لەلایەن پسپۆڕانەوە بۆیان دیاری دەکرێت کە دەیانەوێت کێشی لەشیان بێن نەخوارەوە، ئەگەر بێت و بە شێوەیەکی بەردەوام مەلە بکەن کێشی لەشیان جێگیرە بێ، واتە لێ ناگەڕێ کێشیان زیاد بێت. لە کاتێکیش ئەگەر کێشیان زیاد بێ بەهۆی مەلەوانیەوە لە ئەنجامی گەورەبوونی ماسوولکەکانە، بە تایبەتی ماسوولکەکانی قۆڵ و سنگ کە لە کاتی مەلەوانیە وا دەکات زۆر بجوڵێ، بە هەمان شێوە وا دەکات کە ئەندامی هەناسەدانمان بەردەوام هەوایەکی زۆر وەربگرێ و ناو بۆری هەناسە و سیەکانمان پاک بکاتەوە. لە کۆتاییدا هەمووان بەیەکۆ دەتوانین هاوکار بین بۆ گۆڕینی ئەو بیرۆکەیەی کە کەمکردنەوەی چێش کارێکی ئەستەمە، بەڵکو خەونێکی بەدی هاتووە و هەموو کەس ئەگەر هەوڵی بۆ بدات پێی دەگات. بەڵام ڕێگا کورتبڕ و خێراکانی وەک دەرمانێک کە خودی ئەو کەسەی هاوردەی ئەم دەرمانە دەکا نازانێت چ ژەهرێک لە پێک هاتەکەیدایە بە هیچ شێوەیەک دروست نییە و دەبێت لێی بە دوور بوەستین. لە بەرامبەردا لە پسپۆڕەکان بپرسین چۆن خۆراک و خەوتنمان ڕێک دەخەین و جلوبەرگی وەرزشیشمان هەمیشە لە هەک بەکانماندا بێت. هەر شاد.